ئەمە سەرچاوەی ئاوی خواردنەوەی دەیان ئاوای ناوچەی داودەیە لە سنووری قەزای کفری. جگە لەوەی شیاوی خواردنەوە نییە، کەمە و مەترسی وشکبوونیشی هەیە کە ئیتر هەرچی دانیشتوانی ناوچەکەیە بێ ئاو دەبن. من خۆم شخصی خۆم نییە وەسیارە جلیکانی نەمە ناوی ئەڕۆم لە کانیەکان گەرماوەڵە لە گەرمک ئاو خواردن تێ ئیتەما ئەگەر هەروە بێ ئاوایەکان نامێنێ ڕاتی تۆ یاکر لەبەر بێ ئاوی ئاوەکە بێتیش ئەمە نەپیسە ئەوە نەپیسە چی مناڵمە بێت توشکلیە هاتە توش کولیارەتێن توش زگچوون تێن توش ڕشانەوە تێن ئەوەی تر ئەوە ئەبێ حکوومەتی هەرێم چارەسەر ئەم خەڵکە بکە بەخوا ئەگە کاروا بڕە خەڵکی دیەکان گشتی چۆڵیەکەن ئێستاکێکی خۆمانین یعنی زۆر بێزارمانێ لەم وەزعە. هەر ئەمساڵ ئاوایی وارانی بناری داودە 14 ماڵ بەهۆی بێئاویەوە بەرەو شار کۆچیان کردووە. دۆخی 72 ئاواییەکەی تری ناوچەکەش لێرە باشتر نییە. خۆی داوای گشتی 73 بۆ بیری لێ نادەنێ ئاوی نییە. دەیان جار داوامان کردە پرۆژێ ئاومان بۆ کراوە لە لایەنی ڕێکخراوی خێرخوازەوە لە زانەوە ئامان بۆ بێنن پرۆژەکە شتێکی بەسیتی ماوە. من خۆم داوام کردە لە گەرمیان لە کفری هەتا ئیستاکە ناتوان شتێ زۆر بەسیتی ما بۆمان جێبەجێ بکەن لەم ئاوە خراپە نەجاتماندن. یعنی وای کردووە دیهاتەکان زۆربەی ببوونێ ئەم کێشە بەسیتانەوە چۆڵیان کرد ینی بۆ ینی دێی وارانی بۆ نمونە 22 ماڵ بۆی سە 8 ماڵی ماوە. سەرچاوەی ئاوی خواردنەوەکەیان ڕووباری ئاوەسپیە. ئەم ئاوەش دەگاتە ناوەڕاستی هاوین بەرە وشکبوون دەچێت. لێدانی بیریش بە 200 مەتر ناگاتە ئەو. ئێستا سەدان خێزانی دانیشتووی ئەم ناوچەیە لە بەردەم هەڕەشەی بێ ئاویدان و چارەسەریان گەرەکە. سامان کەریم کورد چاد نیوز، ناحی نەوجوولی قەزای کفری.